بینەرانی کورساریوز لە هەرجەیە کەنسڵاوێکی گەرمتان لەبێت لە ستۆدیۆی 129 هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەگەڵتانین بۆ قسە و باسکردن لەگەڵ دوو کاندیدی بەڕێزی تر کە کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان، ئەوانیش بەڕێزان زانا قادر عەزیز بە ژمارە 37 هەروەها بەڕێز نادر مەلاسەفی کە بە ژمارە 22 کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان. زۆر بە خێراتنتانەکەین مامۆستا نادر، بەخێر بێ سەر و سەرچاو. ئەمەوێت خۆت بناسیێنی بە دەنگدەرانت و چیت هەیە لەسەر خۆت بۆ ئەوەی دەنگدەران زیاتر ئاشنای تۆ ببن، دواتر چەند قسە و باسێکی لەسەر بابەتی پەرلەمانەکە. زۆر سپاس. بە ناوی خوای گەورە میهرەبان، دەنگدەرانی خۆشەویستی بازنەی سلێمانی، سڵاوێکی گەرمتان دەبێت. من نادر مەلاسەفی کاندید بۆ پەرلەمانی کوردستان، ژمارەکەم 22 لەسەر لیستی خوێنی شەهیدان بە ژمارە 129 لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان، لیستەکەی جەنابی مام. بۆ خۆتان باش دەزانن هەرێمی کوردستان بە وەزعێکی ناهەمواری زۆر خراپدا تێدەپەڕێت. ومێد دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدەرە دڵسۆزەکانی بێنە سەر خات هەموو لایەکمان پشتیوانی لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناوی شیدا نادر مەلاسەفی کاندید بۆ پەرلەمان و ژمارە 22. هەواڵانی قەدرگران، دەڤەری ڕاپەڕینی خۆشەویست، قەزای حاجیاوە، قەزای ڕانیا، پشدەری دەلال، سنووری مەرگەی خۆشەویست، خۆش ناوەتی، خدران و خەلەکان، پیرە مەگرون و دوکان و سەرجەم ناوچەکانی تر، داواتان لێ دەکەم وەکو هەواڵێکی خۆتان، وەکو پەروەردەی ناو خودی خۆتان پشتیوانیمان لێ بکەن، پشتیوان بەخوا و بەدەنجی ئێوە بچینە پەرلەمان، بەڵێن بێت بەخوای گەورە ئەوەی کە لە دەستمان بێت پاچی بێت، ئەوەی لە دەستمان بێت سەربەرزی بێت، ئەوەی لە دەستمان بێت پشتیوانی لە چینی هەژار و کەم دەرامەت بکەین، ئەوەی لە دەستمان بێت خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بین، خزمەتی کەسوکاری شەهید بکەین، خزمەتی هێزی پێشمەرگە بکەین، وەڵام دەرەوەیەکی کەمەندامانی سەنگەر بکەین، هەروەها پشتیوانێکی باشی زیندانیان سیاسی بکەین کە بۆ خۆم زیندانی سیاسیم. من لە ساڵی 1970 پەیوەندیم بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە، پلەکانی حیزبیم بە حەقی خۆم بڕیوە، هەموو ئەو پلە حیزبیانم بڕیوە لە 2006 بۆ 2011 لێپرساوی کۆمیتێ ڕێخستنی حاجیاوا بووم، دواتر کارژێڕی مەڵبەند 5 ساڵیشە جێگەی لێپرساوی مەڵبەند و لێپرساوی پەیوەندەکانی مەڵبەندم دەرچووی یاسام. لە ساڵی 1970 زیندانی سیاسی بووم بۆ ماوەی 3 مانگ. ئەندامی کۆنگرەی سێ جار ئەندامی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم، ئەندامی دوو پلینۆمی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم، لە کۆنگرەی 4 یەکێتی نیشتیمانی کوردستان کاندید بووم بۆ سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە خولی ڕابردوو لە 2014 کاندید بووم بۆ ئەنجومەنی پارێزگا. خۆشبەختانە توانیم لە ئەنجومەنی پارێزگا 5566 دەنگ بێنم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ ژمارەکەی خۆم ئەکاتەوە وەکو نادری مەلاسەفی. ئێستا جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان شەرەفێکی گەورەی پێبەخشیوم کە کاندیدم لەسەر بازنەی سلێمانی بە ژمارە 129، ژمارەکەی من 22. چاوم لە هیمەتی هەموو لایەکتانە، وەکو هەواڵێکی خۆتان، وەکو پیاوێکی دەست بە دەستنوێژ، وەکو پیاوێک خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان، وەکو پیاوێک کە دەتوانین خزمەت بە خەڵک بکەین ئینشەڵڵا. هەوڵمان بۆ بدەن، دەنگمان بدەنە بۆی بچینە پەرلەمان، بتوانین کاری باشتر و کاری جدیتر و خزمەتکارێکی بە وافاتر بین لە پەرلەمانەوە. دیسان دووبارە ژمارە 22 نادری مەلاسەفی، سڵاو بۆ هەموو لایەکتان. ئینشەڵڵا سەرکەوتوو بیت کاک نادرجان، هەگبەیەکی پڕت و بە بڕشت هەیە ماشەڵڵا. کاک زانا بەڕێزیشتان خۆتان بناسێن بە دەنگدەرانتان، ینی دەنگدەرانیش بەدەر لەوەی کە زۆرێکیان بەڕێستانە ناسن، نەبێت خەڵکیێکی کە ئەوێت دەنگ بە بەڕێستان بە زاین کاک زانا چێری. پێشەکی بە ناوی خوای گەورە سڵاو و ڕێز و احترام بۆ توای بینەرانی بەڕێزی کورساتی خۆشەویست، خوشک و برایان، خزم و کەس و کار، خەوم و عەشرەت، دانیشتوانی بەڕێزی شاری سلەیمانی و دەوروبەری و ئیدارە سەربەخۆکان، تەواوی دانیشتوان لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلەیمانی، سڵاوی خوای گەورەتان لێبێ. من زانا قادر عەزیزم، کاندیدی ژمارە 37 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1970 لەدایک بووم، تەواوی ئاستەکانی خوێندنم لە شاری سلەیمانی تەواو کردووە. لە سەرەتای ژیانمەوە تا ئێستا لە بواری وەردش کارەکەم و بۆ خۆم پسپۆڕیم لە وەردش هەیە و لە کارژێڕی وەردشی و لە بواری پەروەردە پسپۆڕیم هەیە. سپاس بۆ خوای گەورە، مێژوویەکی جوانمان هەیە لە بواری داهێنان. ئێمە لە بواری
لە بواری وەردشی داهێنانی باشمان کردووە و داهێنەری کاری ڕەخنەگری بووین لە بواری وەردشی شانازی پێوەکەین کە یەکەم کەس بووین لە بواری وەرشی ڕەخنەگریمان داهێناوە و هەر لە بواری وەرشی و لە ڕاگەاندنی وەرشی داهێنانی زۆرمان کردووە. خاوەنی یەکەم ڕێکخراوی تایبەتم بە ڕۆژنامەنووسانی وەردشی، خاوەنی یەکەم ڕێکخراوی تایبەتم لە بواری وەردشی لە هەرێمی کوردستان، یەکەم ڕۆژنامەنووسم لەسەر ئاستی عێراق نەک کوردستان بەشداری مۆندیالم کردووە، یەکەم ڕۆژنامەنووسم لەسەر ئاستی عێراق بەشداری جامی کیشوەرەکانم کردووە، یەکەم ڕۆژنامەنووسم کە کتێبێکی زانستیم لە هەرێمی کوردستان گەورەترین کتێبی زانستی نووسیوەتەوە، یەکەم نووسەرم کە توانیمە لێکۆڵینەوەی بکەم لە بەیاساییکردنی وەردش لە هەرێمی کوردستان و لەسەر ئاسی پەروەردە سپاس بۆ خوای گەورە ئەوانەی کە من مامەڵەم لەگەڵا کردوون وەکو مامۆستا، وەکو سەرپەرشتیار، وەکو بەڕێوەبەر، وەکو یاریدەدەر ئاستێکی زۆر باشمان پیشانداوە لە خزمەتکردنی خەڵک، لە خزمەتکردنی خەڵک و لە خزمەتکردنی بواری پەروەردە و لەو بوارەشدا یەکەم کەس بووم کە کۆنفرانسی تایبەتم ئەنجام داوە لە سلەیمانی بە فەرمی بۆ وانەی پەروەردەی وەردشی و هۆکو ڕێکخراویش یەکەم کەس بووم کە کۆنفرانسێکی سەرتاسەریمان ئەنجام داوە بۆ وانەی پەروەردەی وەرشی. زۆر باشە، سەرکەوتوو بن بە هیوای ئەم باگراوندە بەهێزەی خۆتان بەکاربێنەوە بۆ خزمەتی هاوڵاتیان و دەنگدەرەکانتان. مامۆستا نادر، یعنی من هەمیشە لە کاندیدەکانە پرسم بۆ چیە تێ بچیتە پەرلەمان، یعنی لە پەرلەمانە تێ چی بۆ دەنگدەرەکانت بکەیت، بەدەر لەوەی کە باست کرد پێم وابێت لە بواری کشت و کاڵ و ژینگە و ئەوانەشدا چالاکێکی باشیت و لە سنوورەکەی خۆتان ئیشی باشت بۆ کردووە، ئەتەوێت لە پەرلەمان ینی هەکبەی تۆ چییە بۆ ئەوەی کە بیبێتەوە پەرلەمانەوە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لەم خۆلی پەرلەمانە کە خۆلی شەشەمە بەهێزترین کاندیدەکانی خۆی بنێرێتە پەرلەمان. من وەکو کوڕی پیاوێکی جوتیار هەوڵ دەدەین پشتیوان بەخوا ئەوەی پێمان بکرێت لە کەرتی کوشت و کاڵدا کاری خۆمان بەجددی بکەین. ئەوە کارنامەی ئێمە دەبێت بە حکمی ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا کەرتی کوشت و کاڵ بەداخەوە تا ڕادەیەکی بڵین مامناوەند لە پاشەکشەدا بووە. ومێت دەکەین ئێمە بتوانین لەو کەرتەوە بەچ هۆیەک پاشەکشی کردو لە ناوچەکەی ئێوە بە تایبەتی ناوچەیە کە زۆر بەپیتە بۆ کشت و کاڵەوە، ئەخۆ بابەتی سیاسی و قۆڕخکاری سیاسی کاریگەری لەسەر ئێوە هەبوو یاخود چوو هۆکارێکە بووە. ژینگەی هەرێمی کوردستان لەبارە بەو کشت و کاڵ بە حکمی ئەوەی ئێستا هەرێمی کوردستان زیاتر پشتی بە نەوت بەستووە. ئێمە دەتوانین لە ڕێگای کشت و کاڵەوە نەوت بە بەردەوامی تاسەر نامێنێ بۆ نەوەکانی دوای ئێمە، بۆیە ئێمە ئیش لەسەر کشت و کاڵ بکەین، کار لەسەر کشت و کاڵ سوود بەربگەین لەو وڵاتە پێشکەوتوانەی کە لە کشت و کاڵدا بەرهەمی باشیان هەیە. هەموو ئەو بەرهەمانەی کە لە ناو خۆدایە بەداخەوە براجوتیارەکانمان کە موسمی درونەوەی گەمەکانیان لە مانجی شەشدا زەختێکی یان فشارێکی زۆریان بۆ دروست دەبێت کە بازاڕێک نییە کە گەرمەکانی لێسەق بکەنەوە یان بەروبوومەکانی لێسەق بکەنەوە یان لە وەرزی هەنار و خەیار و تەماتە و هەموو ئەو گرفتانە ساڵانە بۆ هەرێمی کوردستان و بۆ براجوتیارەکانمان دروست دەبێت. بۆ ئەوە دەرفەتێک بڕەخسێنین پشتیوان بەخوا هەلی کار هەم لە کشت و کاڵدا کۆمەڵێک گەنج جگای دەکرێتەوە بۆ ئەوەی براجوتیارەکانمان سوودمەند بن لە سلاکردنەوەی بەروبوومەکانیان، دەرفەتی زیاتر بڕەخسێنین، بازاڕی باشتر بڕەخسێنین، هەروەها لەگەڵ دنیای دەرەوە کۆنتاکت بکرێت بۆ ئەوەی جوتیارەکانمان بەرهەمەکانیان لە دەرەوەی وڵاتی ساک بکەن. پێ وایە پێشترم بابەتانە لە پەرلەمانە باز نەکراوە یاخود نەخێرجیاکاری سیاسی هەبوو لە نێوان ناوچەکانە بۆ ئەوەی کە جوتیاران فراغێکیان بۆ دروست ببێ و فشارێکی زۆریان بۆ دروست ببێت تووشی زەرەر و زیان ببن. گرفتی ئێمە بەداخەوە لە 17 ساڵ لە 19 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستاندا ساڵ و نیوێک سەرۆکاتی حکوومەت بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە، 17 ساڵ و نیو بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بووە. ئەمە گرفتێکی سەرەکی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و براجوتیارەکانمانە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوان بخوارە کە بچینە دەسەڵات و یەکێتی دەسەڵاتێکی تەواوی هەبێت لە پەرلەماندا دەتوانین خزمەتی زیاتری براجوتیارەکانمان بکەین. خاڵێکی تر کە دەمەوێت باسی بکەن کار دەکەین لەسەر کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە. گرفتێکی زۆر گەورە کاک بەزاد لە هەموو سنوورەکانی دەڤەری ڕاپەڕین، هەروەها بازنەی سلێمانی، هەروەها هەموو هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێستا برەو بە کەرتی تایبەت دراوە زۆر بەداخەوە. کەسێکی موچەیەکی کەم کە کرێکارێکی پاکەرەوەیە بەداخەوە موچەی مانگانەکەی 300 بۆ 340,000 دینارە. ئەمە ناتوانێت
کچکەکانی بنێرێتە خوێندنگەیەکی ئەهلی یان بیان نێرێتە خەسخانەیەکی تایبەت دەرمان وەربگرن. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە، جیاکارێکی تەواویش کراوە لە بینی دەوڵەمەند و تەبقەی خوارێ. ئێمە ئیشەڵا هەوڵ دەدەین کار لەسەر ئەو کەرتە بکەین، هەردوو کەرتەکان بکەین بۆ ئەوەی ئەم جیاکاری لە بینی فەقیر و هەژار دەنێڵین، هەموو هاوڵاتیان بتوانن هەم دەرمان لە خەسخانەی حکومی وەربگرن، هەم بشتوانن لە کەرتی تەندروست کەرتی پەروەردەکەدا لە خوێندنگەی حکومیدا بخوێنن بۆ ئەوەی ئەم جیاکاری نەمێنن لە بینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک نادر. کاک زانە بەڕێستانەتانەوێ بچنە پەرلەمانەوە ببن بە نوێنەری خەڵکێکی زۆر دەنگتان پێ بدا، خەڵک بۆ دەنگتان پێ بدا، ئەتانوێت لە نێو پەرلەماندا چی بۆ خەڵک بکەن. لە بواری وەرزشە بەڕێستان باست کرد کە ماوەیەکی زۆرە خەریکی بواری وەرزشیت و هەگبەیەکی پڕت هەبووە لەو بارەوە. لە پەرلەمانە چی ئەەکەی بۆ وەرزشکاران؟ یعنی منەوێت کارنامەی خۆ باسکەی بزانم چیت ئەتەوێت لە پەرلەمان چی بکەیانی؟ بەڵێ من پێش ئەم مێژوەی کە ئێستا ئێمە قسەی تاکەین بەردەوام لە خزمەتی وەردش و وەردشکاران و هاوڵاتیان بووم بەگەشتی بە تایبەتی گەنجان. لە ژیانما هیچ گەنجێکم بێ هیوان نەکردو، هیچ کەسێکم بێ هیوان نەکردو لە ژیانی خۆی، بەردەوام لە خزمەتیان نام. ئێستا ئەمەوێ ئەو ناڕەحەتی و ناخۆشیانەی بەهۆی تاکڕەوی لە دەسەڵات و لە حکومەتی هەرێمی کوردستانە هەیە ماوەی 7 ساڵ و نیوە، ئەمانەیە بەڕاستی لە ڕێی یاساوە چارەسەری بکەیت. ئەو توانا و ئیمکانیاتە یاسایی و کارژێڕەی کە من هەمە و توانیمە خزمەتی خەڵکی پێ بکەم، ئێستا ئەمەوێ بە یاسایی بکەم لە ناو پەرلەمان گشتگیری بکەم بۆ هەموو هەرێمی کوردستان. بەڕاستی من ڕاستە لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان پاڵێوراوم، بەڵام من بۆ خۆم بە نوێنەری هەموو حیزبەکان، هەموو وەرزشکاران، هەموو هاوڵاتیان ئەزانم، بۆ خۆشیان ئێستا گویان لێمە ئەزانن هەر کاتێ من کارێکم بەدەست بێ جیاوازیم نەکرۆ لە بینی هیچ کەسێکە. ئەوە منم ئەتوانم لە داهاتوو لە پەرلەمان خزمەتی وەردش و وەردشکاران کەم ئەو ناڕەحەتیانەی کە وەردشکاران هەیەە لە گەندەڵی، لە قۆرەخکاری، لە نەخوێندنەوەی پاڵەوانەکان. پاڵەوانمان هەیە، پاڵەوان لەسەر ئاسی عەرەب ئاسیا ئێستا دەژێڕە و وەردشکارە دێرینەکان کە ئێستا دەیانیان لە ماڵەوە کەوتون کەس لیان ناپرسێتەوە و ئەو یاریگانەی کە ئێستا تیپەمیلەکانمان یەک یاریگایان ماوە ئەویش خەریکە وێران ئەبێ. ئەو حکومەتەی کە لە هەولێرە هیچ گرنگیەکی بە وەردش و وەردشکاران لە هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی لە سلێمانی نەداوە کە هەموو چین و توێژەکانی تایە بۆی کە حکومەتیش نوێنەرایەتیانەکە، سەرۆکی حکومەتی نوێنەرایەتیانەکە، هەمویان ناڕازین، هەمویان ناڕەحەتیان هەیە. من ئەمەیە پشت بەخوای گەورە و بە دەنگی تەواوی وەردش و وەردشکاران و خەڵکانی دڵسۆز بچمە پەرلەمان. جیاکاری هەیە لە نێوان وەرزشکارانی ئەم سنوورەی هەریەکە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان لەگەڵ پارێزگاکانی ترە بە دڵنیایی جیاکاریەکی زۆر هەیە. سەیری هەموو تا یەکێتی نیشتمانی کوردستان دەسەڵاتدار بوو، هاوسەنگی هێز هەبوو، سەیرەکەی هەموو شارەکانی کوردستان بەبێ جیاوازی خزمەت کراوە. بەڵام بەداخەوە کاتێک ئەو سیستەمە گۆڕا هێز لاسەنگ بوو، سەیرەکەی دەبەرێک ناوچەیەکی گرنگ لە بواری وەرزش و گەنجە سەیرەکەی پشتگوێ خراوە. بەم جۆش و خۆشە بێت جاریشکە هێز یەکسانە بێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتێکی باش ئەگرێتەوە دەست. چ زمانێکێن بە دەنگدەرەکانتان کە ئەگەر دەسەڵات و هێز کەوتەوە دەست ئێوە لە پەرلەمان ئێوە کارا بوون، هەمان بەو ڕەوتیان نەڕۆنەوە کە ئێستا هەیە ئەو جیاکاریە هەیە لە نێو کوردستانە؟ من زەمان ئەوەیە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پیادەیەکە. هەر سوور بین لەسەر ئەو ڕێبازەی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پیادەیەکە. هەر لە ڕوانشاد جەنابی مام جەلال کە دامەزرێنەری لیژنەی ئۆلۆمپی عێراقی بوو لە دوکان، هەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دامەزرێنەری یەکێتیە کە ئەوێ وەردش بە سیستماتی بکە، خەڵکی ترەوێ بە کەسایەتی بکە، بە حیزبی بکە. یەکێتی دامەزرێنەری لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان بوو. لە سیستمی یەکێتیە ئەوەی کە بەشی یەکێتیە لە ناو ئۆلۆمپی و لە ناوێن وەرزشە تەواوی لایەنەکانی تاجێگەبێتەوە، تەواوی لایەنەکان بە هەموو حەز ناکەم لایەنەکان ناوێن بێنم. لەو بەشەی کە بەشی یەکێتیە هەموو لایەنەکان پشتیان هەیە جێگایان بۆتەوە، بەڵام لەو بەشەی تر کە بەشی خەڵکی ترای یەک کەسی بێلایەن، یەک کەسی لایەنەکانی تر جێگەی نەبۆتەوە. ئەم ڕێبازەیە کە ئێمە ئەمانەوێ بیخێنە ناو حکومەتەوە کە ئەبێ حکومەت
لە خزمەتی وەرزش بێ، لە خزمەتی بەدەستگایکردنی وەرزش بێ، لە خزمەتی وەردشکاران بێ بەبێ جیاوازی دەنگ و ڕنگ، لە خزمەتی یاریگاکان بێ، لە خزمەتی وەردشکاران بێ بەبێ جیاوازی، لە خزمەتی وەردشکارە دێرینەکان بێ کە ئێستا زۆرینیان لە ماڵەوە کەوتون، لە خزمەتی پاڵەوانەکان بێ، نەڵێ ئەمە پاڵەوانی ڕەنگی سوورە، ئەمە زەردە، ئەمە سەوزە، ئەبێ هەمویان خزمەتکرێن. ئەوە ئەو ڕێبازەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا وەکو حیزب پیادەیەکە و پشت بەخوای گەورە بچینە پەرلەمان، بچینە حکومەت، دەسەڵاتمان بێ وەکو حکومەت هەموو ئەو جیاوازیانە کۆتایی پێێنین، هەموو ئەو ناڕێژیانە کۆتایی پێێنین و ئەم قسەیە میسداقێتمان هەیە کە ئێستا بۆ خۆمان لە ژیانە پیادەیەکەین. وەڵا خۆ بەپێی قسەکانی بەڕێستان ینی دەنگدەری لایەنەکانی کەش بەو هەموو خزمەتی کە ئێوە خزمەتان کردوون قەرزادبارتان کردیانی لایەنەکانی کە دەنگدەرەکانی کەیان گلێ و گازەندەیان لە لایەنەکانی خۆیان هەیە لە ئێستادا بە دڵنیاییەوە ئەوانیش ئەیانەوێ لەم دەنگانەیە دەنگ بدەن بە کاندیدەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەوەی جاریش کە خزمەتی باشتر کرێنەوە. من دڵنیا دەکەم هەموو وەرزشکاران بە هەموو لایەنەکانەوە دیقەت بن دوو نمونەت بۆێنمەوە. یەکەمیان تیپە میلیەکان کە کاریگەرترین چینن لە هەرێمی کوردستان، کاریگەرترین چینن تەواوی گەنجەکانیان تاکەوە بۆ تۆ کە لە سەر ئاسی عێراق دوایین ئامال لە 1960 عێراقیەکان گەنجن، زۆرینەیان ناڵێم هەمویان زۆرینەیان لە بواری وەرزش کۆبوونەتەوە. تیپە میلیەکانی کە یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر بودجەی خۆی پشتیوانیەکە، یەک کەس بێ بڵێ من لەسەر لایەنێکی حیزبی سیاسی جاکاریم لەگەڵا کراوە. ئەو پشکەی کە یەکێتی نیشتمانی کوردستان هەیەی لە ئۆلۆمپیک کوردستان کە لە یەکێتی وەرزشەکان لە نوێنەرایەتیەکان وەرە من بۆ دێنم چەندین خەڵکی لایەنەکانی تریتیا بە لایەنەکانی هەولێریشەوە. یعنی سەر بە لایەنی هەولێریشە ئێمە لە ناوی ئۆلۆمپی جێگەمان کردوەوە، سەر بە معارەزەی ئێمە لە ناو ئەمە باشترین بەڵگەی لەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان ئێوێ وەرزش بە موسسە بکە، یەکێتی نیشتمانی کوردستان ئێوێ جاکاری نێڵێ ناو وەرشە، یەکێتی نیشتمانی کوردستان ئێوێ دادپەروەرانە مامەڵە لەگەڵ وەرزشکاران بکە. بەڵام هەموو وەرزشکاران نەزان ئێستا داوایان لێکم دەنگ بن بە یەکێتی نیشتمانی کوردستان، دەنگ بن بە زاناقادر کە تەواو لەگەڵیان بووە بۆ خۆیان نەزانن تاکە کەسێکم کە داکۆچیم لە هەموو وەرزشکاران و هەموو یاریگاکان و هەموو وەرزشکارە دێرینەکان کردۆ بەبێ جیاوازی و لە سەنگەرا ماومەتەوە تا ئێستا جاری وایە بەتەنها ماومەتەوە لە سەنگەرا بە داکۆکردن لەوان و لەسەر کەسایەتی خۆش لەمە دووە ئەرکەکە و قورسترە بێ لە پەرلەمان ئەبێ دووقات و سێقات بۆ دەنگەرەکانە بکەیت کە ئەوانەی کە دەنگە پێیان هی سەرجەم لایەنەکان بەدڵنیایەوە. منڵێ پشت بەخوا ناومێدیان ناکەم چۆن تا ئێستا ناومێد نەکردوون، پشت بەخوای گەورە ناومێدیان ناکەم. یەکێتیش کەس ناومێد ناکەی شەڵا. کاک نادر دەڤەرەکەی ئێوە لە چەند ڕوویەکەوە یعنی هەر دەڤەرەکەتان بە گشتی بازنەکەیەوە بە بازنەیەکی سەوز ناسراوە هەر بە درێژایی مێژوو دەواازەی ڕاپەڕین. لە ڕووی خزمەتەوە جیاکارێکی زۆر کراوە بە ناوچەکەتان، یعنی لەگەڵ ئیدارە سەربەخۆکانی تری هەرێمی کوردستاندا جاکاری کراوە لە ڕووی خزمەتەوە، لە ڕووی پاراستنی ژینگەکەتانەوە، لە ڕووی سەروەری خاکەکەەوە. ئەتانەوێت لە پەرلەمانە چی بۆ بابەتی ژینگەکەتان بکەن، چی بۆ پاراستنی سەروەری ناوچەکە بکەن کە ڕۆژانە بەڕاستی دەستدرێژ یەکرێتە سەر ئەو ناوچەیە و خەڵکیش بەڕاستی داواکاری لێتان هەیە لەسەر جەمڕۆکانەوە، ینی ئەوە نییە بەس لە بواری کشت و کاڵ و ژینگەوە کاندیدەکانیان لێک بازنایی ئیشکەن، ینی هەل لە بابەتی ڕێگەوبانەکەشتانەوە ئەیانەوێت کاندیدەکانیان دەنگیان بگەن بە حکومەت. دەست خۆش بڵە کاک بازار پرسیارەکەت پرسیارێکی زۆر باش بە دەست خۆش بێ. ئێمە دەڤەری ڕاپەڕین دەڤەری سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانە، پشتیوان بەخوا و بە دەنجی دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم خولی پەرلەمانەش دەنجی زۆرینان لە سنووری دەڤەری ڕاپەڕین بەبێ جیاوازی هەموو سنوورەکە پشتیوان بەخوا بەدەست دێت. گرفتی ئێمە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یان ناو حکوومەتی هەرێمی کوردستان گرفتەکە ئەوەیە بەداخەوە ئێمە دەمانەوێت خزمەت بە هەموو سنوورەکان بکرێت بەبێ جیاوازی، بەڵام زیاکاری دەکرێت بەداخەوە لە خزمەتکردنی هاوڵاتیان لە دەڤەرێکەوە بۆ دەڤەرێک. قەنەعەتتان بێت بچۆ تەنها تەماشا زاخۆکە هاوڵاتیانی زاخۆش ئێمە بە هاوڵاتیانی خۆمانی دەزانین وەکو سەر و بافە دەڵێت جیاوازینە لە هەرێمی کوردستاندا. تەنها زاخۆ لەوانەیە بەقەدەر هەموو زۆنی سەوز خزمەتی پێکرابێت. ئەمە بە حکمی ئەوەی کە حکوومەتەکە حکوومەتێکە سەر بە پارتی دموکراتی کوردستانە ناتوانیەوە بە عەدالەتی هەموو ئەو داهاتانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بگاتە هەموو کونج و کەلەبەرێکی گوندەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. ئەمە گرفتێکی گەورەیە. لە ڕووی ژینگەیەوە پرسیارت کرد ئێمە پێمان وایە ژینگەی هەرێمی کوردستان کەش و هەواکەی بۆ وەرزەکانی ساڵی گونجاوە بۆ ژینگەیەکی تەندروست. ئێمە پێمان وایە پشتیوان بەخوا کە بچینە پەرلەمان لە بواری کارماندا
کار دەکەین لەسەر ئەوە کارکردن بۆ هێنانی کارگا بۆ دروستکردنی کارگە لە هەرێمی کوردستاندا بەبێ جیاوازی کارگەکان هەم هەلی کار دەڕەخسێنێ هەم هاوڵاتیانی خۆشەویستی هەموو سنوورەکان دەتوانن دەرفەتێک کاریان بۆ بڕەخسێت بە بڕەپارەیەک بێت ئەگە کاردی تایبەتیش بیان حکوومەت ئەمە پشڕاست بکاتەوە کارگە بکاتەوە لە سنوورەکاندا ئیشەڵا ئیشمان لە پەرلەمان ئەوە دەبێت کە بچین بە دەنجی دەنگدرامان لە بواری وزەدا دامەزراندنی وێزگەیەکی تۆرباین یان چەندین وێزگەی تۆرباین ئەمە گرنجێکی تەواو دەدا کە لە ڕووی وزەوە لە ڕووی کارەباوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودێکی باشی لە دەبن و هەروەها دەتوانێت بەداهاتێک بە پارەیەکی کەمیش لەسەر جیفانی هاوڵاتی حسابێت ئیسفادێکی زۆر باشی لێ بکرێت هەروەها هەرێمی کوردستان لە ڕووی باو خۆریشەوە گونجاوترین سنوورە لە دەڤەرەکەدا کە هەرێمی کوردستان دەتوانین سولدە و بوارەدا وەربگرین دامەزراندنی چەند پاڵاوگەیەک گرفتی ئێمە لەسەر پاڵاوگەیە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەناڵێنن بەسەر گرانی نرخی سوتەمەنیەوە تۆ ئێستا بڕۆ بازار نرخی سوتەمەنی لە 1200 و 1990 و 1000 دیناردایە ئەمە بەرگرانێکی زۆرە بۆ هاوڵاتیانی ڕێژەیەکی زۆر پاڵاوگە لە هەرێمی کوردستاندا هەیە و هاوڵاتیان نازان ئەم پاڵاوگانە چیە لەسەر لە سەدا 5 هاوڵاتیانی ئێمە لەوانەیە ئیشیان بە بنزین نەبێ بەڵام ئیشیان بە سوتەمەنیە بۆ زستان بە حکمی ئەم ژمارە زۆری پاڵاوگە چیە کاک نادر بەداخەوە قۆرە کراوە نەتواندراوە خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێت پاڵاوەکان حەقا پاڵاوگەی حکمی بن بۆ ئەوەی بۆ هەموو لایەک بە یەکسانی بتوانن سوتەمەنی بگێنن خاڵێکی ترم لە بواری ژینگەدا کە جەنابەت باست کرد ئێمە بتوانین لە هەرێمی کوردستان پشتیوان بەخوا و بەدەنجی دەنگدرەمان بچینە پەرلەمان کار لەسەر ژینگە بکەین دروستکردنی پشتێنەی سەوزایی بۆ شار و شارۆچکەکان زۆر گرنگە هەر ئەوەی کە لە ڕاپەڕین دەیبینی لە ڕانیە پشتێنەکەی بن چێوەڕەش کە سەوزایەکی زۆر باشە ومێت دەکەین بۆ هەموو شار و شارۆچکەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پشتیوان بەخوا ئەو کاتە پێشنیاری بکەین بۆ پەرلەمان لە پەرلەمانەوە بۆ حکوومەت کە پشتێنەی سەوزایی بۆ سوودەکان دروست بکرێت بۆ ئەوەی ژنگەیەکی پاش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەین بۆ خۆتان باش دەزانن لە دەڤری ڕاپەڕین بەداخەوە زۆربەی زۆری نەخۆشیەکان ئێستا نەخۆشی سەرەتانە ئەمە هەم کورفەیەکی زۆر لەسەر حکوومەتی هەرێم و خەسخانەی هیوا دەکەوێت هەم لەسەر جیفانی هاوڵاتیانیش ئەمە گرفتێکی گەورەیە کە بتوانین ژنگەیەکی تەندروست بۆ هاوڵاتیانمان دابین بکەین سنوورەکان سەوزتر و سەوز پۆشترکەین دەتوانین هاوڵاتیانشمان کەمتر تووشی نەخۆشی دەبن بە دوور دەبن داوە لە بواری ئاودا کاک بازاتە گرفتی ئێمە ئەوەیە نەمانتوانیەوە بەداخەوە پۆند و بەنداوی بچوو دروست بکەین هەرێمەکەمان هەرێمەکە گونجاوە لەگەڵ ئاوی باراناوی زستان و بەهاراندا یان لە سەرەتای پاییزەکانیشدا وردەوە باران لێرە دەبارێت دەتوانین ئەم ئاوانە کۆ بکەینەوە لە پۆندی بچووک و بەنداوی بچووک یان بەنداوی ممچەکە گەورە بۆ سوودیان لێ ببینین بۆ هاوین بۆ کاتی کوشتتوکاڵی هەم بۆ لە بواری گەشت گوزاریشتەوە دەتوانین سوودی لێ ببینین بەدەر لە دروستکردنی پۆند بۆچی ینی ئێوە هەوڵ نادەن فشارەکانتان سورتر بکەنەوە لەوەی کە وڵاتانی دراوسێ ئاوە نێرێ بۆ عێراق و هەرێمی کوردستان بەشە ئاوی پێویست بنێرێ لە جیاتیەوەی کە ئێمە سوود لە بارانە و ببینین لە کاتێکا بەپی یاسا نێودەوڵەتیەکان پشکێکی گەورەمان لە ئاوی وڵاتان بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی سەرچاوی ئەوەکەمان ڕاستە بەشێکی هی سنووری خۆمانە هەڵدەقڵێن لە شاخەکان و لە قەتپاڵەکان بەڵام بەشێکی کە ئەو ئاوە زۆرانەی کە دێن لە ئێران و لە تورکیاوە دێن بەداخەوە ئێستا بەنداوی گەورەی لەسەر دروستەکەن بۆی ئەم ئەوانەی کە بۆ هەرێمی کوردستان دێن پێشیان پێ بگرین یان کەمیان کەنەوە یان نتوانین ئێمە لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی ئێمە ئەوانەی کە کوشتتوکاڵ دەکەن براجوتەکانە سوودی لێ ببینن ئەمە گرفتێکی گەورەیە ئێمە بتوانین لە پەرلەمان لەسەر ئەو مافانە شەڕ بکەین بتوانین ئەو بەنداوانەی کە دروست دەکرێن کە دروست دەکەن سوودی وڵاتەکانی خۆشی با تێدا بێت و بەڵام نەبێتە هۆکاری ئەوەی کە کەمکردنەوەی ئاو لە هەرێمی کوردستاندا بە حکمی ئەوەی ئەمە خوای گەورە ئەم ئاوەی خوڵقاندووە و بە سونەکاندا تێدەپەڕێت بۆ ئەوەی هەموو لاگدان سوودی لێ ببینین زۆر باشە دەمێ باس بکەم زیادکردنی ڕێژەی ماسی یعنی لە بەنداوەکاندا گرفتێکی گەورەی ئێمەش ئەوەیە کە بتوانین پەنجەماسی بۆ ناو بەنداوەکان بێنین هەم دەبێتە هەلی کار جاریشی تر بۆ ئەوانەی کە ڕاوی ماسی دەکەن یان دانەوێ لەسەر ئەو کەرتە بژێن ئەمەش حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت کاری لەسەر بکات ومێت دەکەین پشتیوان بخوا بەدەنجی دەنگدەرانە لە ڕابردووە کاری لەسەر نەکراوەمانە پەنجە ماسی و هێنانی ماسی بۆ ئەم بابەتانی کە باسەکە لە ڕابردووە کاری لەسەر نەکراوە کاری لەسەر کراوە بەڵام بە شێوەیەکی کەم ومێت دەکەین ئێمە زیاتر کاری لەسەر بکەین لەبەرەوەی ئەتانەوەی یەکسانی بێ لە نێو هەموو هەرێمی کوردستاندا ئێمە زیاکاری ناکەن جەنابی سەرک بافڵ زۆر جار تاکید لەسەر ئەوە دەکاتەوە هەموو هەرێمی کوردستان
ئێمە کەس و کار و هەواڵی خۆمانە هیچ جیاوازی ناکەین لە زاخۆوە هەتا دەچێتە خانەقین هەتا دەچێتە هەڵەبجەی شەید و هەموو شوێنەکانی تر هەمووی هاوڵاتی دەرەجەیەکی خۆمانن ئێمە جیاکاری ناکەین لە بینی هیچ سنوورێکدا پشتیوان بەخوا بەدەجی دەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەسەڵات بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بگەڕێتەوە خزمەتی هەمویان دەکەین بەبێ جیاواز. زۆر باشە کەواتە یاریمی کوردستان کاک بازات یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەم جار تاقیق بکەنەوە بە کار و ڕابردووی ئێمەش ببینن چۆن خزمەتیان دەکەین لە ئایندەدا. کەواتە ئەم بەرنامە و پرۆژانەی کە بەڕێستان باستان کرد بۆ ناوچەکەی خۆتان یعنی ئەمە تەنها بابەست بۆ ناوچەی خۆتان نەبێت تۆ ئامادەی کە گوندێک لە سنووری بارزانیان گوندێک لە سنووری کفری و کەلار هەمان کێشیان هەبێت تۆ دەنگ بی لە پەرلەمانە بۆیان و بۆ چارەسەرکردنی کێشەکەیان لەسەر قسەکەی جەناب لەسەر پرسیارە زۆر جوانە جەنابی مامجەلال ئیشی بۆ براتوکرانەکانمان دەکرد لە گوندی بەشی 250 خانووی بۆ براتوکمانەکان لە خواری کەرکووک بۆ دروست کردووە جەنابی مامجەلال لەگەڵ هەموو چین و توێژەکانیان لەگەڵ هەموو نەتەوەکان کاری جدی کردو ئێمە کوڕی یەکێتی نیشتیمانی کوردستان کادیری سەرڕاستی ئەم حیزبین بمانەوێت خزمەتکەین دەبێت لە پەرلەمانەوە خزمەت بە هاوڵاتیان بکەین جیاوازی ناکەین لەوە گوندێکی ئەو پەڕیزاخۆ تا دەگاتە گوندێکی پارێزگای هەڵەبجە بۆ ئێمە چه جیاوازی هەیە لەگەڵ دەڤەری ڕاپەڕین یان لەگەڵ سنووری گەرمیان هەموو ئەم سنوورانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ کاندیدانی وەکوی ئێمە پێمان وایە هیچ جیاوازێکی نیە هەمومان هاوڵاتی هەرێمی کوردستانین هەمووشمان پێمان باشە هەرێمی کوردستان سەربەرز و ئاسوودە و خاوەنی کیان و وڵات و دەوڵەت و ئاڵای سەر بخۆی خۆی زۆر باشە کاکزانە یانێ بەڕاستی هەمان پرسیاریش بۆ بەڕێستان ینی بواری وەرزشی ئەگەر یەکێک هەڵەیەک بەرامبەر یەکێک کە بکات ئەڵێ بە ڕۆحێکی وەرزشیەوە وەریگرا وەرزشوان ئەبێ هەمیشە ڕۆحێکی ئەوەی هەبێت یعنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو جەنابی مامجەلال فەرموویەتی حیزبی چەپکە گوڵەکەیە بۆ خزمەتکردنە بەسەر جەمچین و توێژ و ئایدیا جیاوازەکان بەڕێستان ئامادەن بۆ نمونە وەرزشوانێک لە زاخۆ لە دوهۆک لە منتیقەی بارزان لە منتیقەی کفریە کەلارە هەر شوێنێکی خاشی ئەم نیشتیمانە بێت پرۆژەیەکی وەرزشیانێتە بەردەمی بەڕێستان لە پەرلەمانە بە بێجیاکاری ئامادەی دەنگی لەسەر دەی لە پەرلەمان و کاری جدی بۆ بکەیت من سپاس دەکەم بۆ پرسیارە ئێستا تەواوی وەرزشکاران کادرانی وەرزشی یاریزانان وەرزشکارە دێرینەکان ئەم بینن ڕاستی ئەم وتانم ئەسلمێن یان نایسلمێنن چکەوە من قساکەم بۆ هاوڵاتی لە ڕاگەاندنە بە درێژایی تەمەنم هەر کارێکم کەوت پێ دەدەست جیاوازیم لەگەڵ هیچ کەسێکان نەکردووە لەسەر ڕەنگی لەسەر ناوچەی لەسەر ڕەگەزی بە جیاوازی یەکەم کەس بووم کە ڕاگەاندنی وەرزکە ڕۆژنامەنووسان ڕێکخراوێکمان دروست کرد بۆ ڕاگەاندکارانی وەرزشی تا ئەو ساتەی کە من ئەو کۆمەڵەیەمان دروست بۆ ڕاگەاندکارانی وەرزشی یەک ڕۆژنامەنووسی وەردشی لە سەراسەری کوردستان هەوێیان نەبوو من توانیم هەوێ بۆ هەمویان بە معارەزە و بەبێ جیاوازی ئێستا هەموو قایمەکەم لا ماوە هی 10 ساڵ لەمەوە پێش کە من نە ئەندام پەرلەمان بووم نە بەتەمای ئەندام پەرلەمانیش بووم جگە لەوەش یەکەم سەفەر بۆ ڕاگەاندکارانی وەرزشی من دروستم کردووە چین بۆ دەستگا وەرزشیەکانی ئێران ئێستاژ ڕسمەکانم ماوە بە هەموو چینی توێژەکان بە هەموو چینی توێژە بە هەموو حیزبەکان هەمویان نوێنەریان هەیە هەموو ڕسمەکانم لا ماوە ئێستا هەمویانم بینن کەمترین کادری یەکێتی تیا بوو زۆرترین کادری معارەزە و خەڵکەکانی تری تیا بوو ئەو مێژوەیە کە ڕێگە بە من دەدا ئاوا قسە بکەم کە من دڵنیانەکەم حەزەکەم ئەوەش بڵێم کە من ئەم قسانە لە خۆ نییە من خاوەنی ئەو پرۆژەیەم 30 ساڵ زیاترە حکوومەتی هەرێم حکومڕانیەکان لە هەرێمی کوردستان تا ئێستا یاسان نییە بۆ وەرزش تا ئەم لەحزەیە هەچی گەندەڵی هەیە هەچی قۆڕخکاری هەیە هەچی نادادی هەیە لەناو وەرزش کە ئەتەوێت چاکسازی تیا بکەی ئەڵێن کاکە ئێمە ناتوانین چاکەین چکەوە ڕیاسانیە ئەمە ئەو یاسایە کە من ئەم ساڵ ئامادەم کردو پێی ئەچمە پەرلەمان پشت بەخوای گەورە تەواوی کایی وەرزشی چارەسەرەکەین ئەمە یەکەم دووهەم پەیامم بۆ تەواوی وەرزشکاران بەبێ جیاوازی وەڵا ئەگەر بیکەی بە کۆتا پەیامی خۆش کۆتا پەیامی خۆم بۆ وەرزشکار ژمارەی کاندیدەکەش لە ئەخیرەوە بڵێیت باش من کۆتا پەیامم وەرزشکارانی بەڕێز یاریزانان وەرزشکارە دێرینەکان پاڵەوانەکان تیپە میلەکان ئەوانەی کە ناڕەحەتیتان هەیە ئەوانەی کە ناخۆشیتان هەیە ئەوانەی نادادیتان بەرامبەرکرێ بەڕێزان ئێستا خەڵکێکی زۆر دێلایەنەکان کاندیدەکان جلتانێنێ پارەتانێنێ خولتان بۆکەنەوە هەموو ئیجرعاتێکتان بۆکەن بەڵام دڵنیا بن تا 4 ساڵی تر کەس دێتان ناپرسێتەوە ئەوە زانە قادر عەزیزە ئەتوانێت بەردەوام لە ساحەکان لەگەڵتان بێ ئەتوانێت بەو یاسایە بە مێژووی خۆی چارەسەرتان بۆ بکە 5 خولە لە پەرلەمان 111 ئەندام پەرلەمان لە ناو پەرلەمانان تا ئێستا بە درێژایی ئەو تەمەنە یەک کەس مایکێکی نەگرتووە بەدەستەوە یەک کەس بڵێ وەرزش و داینێتەوە
تا ئێستا بە وشتەیەک باسی وەدرژ نەکراوە لە ناو پەرلەمانە. ئەوە منم زانا قادر عەزیز کاندیدی ژمارە 37 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم داکۆکیتان لێ بکەم، ئەتوانم پشتیوانیتان بکەم، ئەتوانم بە یاسا مافەکانتان بۆ بجێڕم. تکاتان لێ یەکەم دەنگ بن بە خۆتان، دەنگ بن بە داهاتوی خۆتان، پارە و جلوبەرگ و خول و ئەم حاڵەتانەی کە ئێستا باوە لە ماوەی ئەم 20 ڕۆژە هەڵتان نەخەڵەتێنێ و هەتا 30 ساڵی تر لە ناڕەحەتیا بن. من سوپاسان دەکەم دەنگم بە زانا قادر بۆ خۆتان، بۆ داهاتوی خۆتان، بۆ وەرزشێکی جوانتر و شایستەتر و باساییتر. وڵا خۆتان قەرزاربار کردەوە ئێمە چاودێرە بین بەسەرتانەوە لە 4 ساڵی داهاتووە. کاک نادرجان دوا پەیامی خۆت بۆ دەنگدەرەکانت بۆ ژمارەی کاندید بوونەکەشە. بە ناوی خوای گەورە میهرەبان دەنگدەرانی خۆشەویست لە بازنەی سلێمانی بەگشتی دەبەری ڕاپەڕین بە تایبەتی داواتان لێ دەکەین کە پشتیوانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم لستە دەتوانێت خزمەتکارێکی بە وەفا بێت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەت لە بازنەی سلێمانیدا. هاو نیشتیمانانی خۆشەویست دەبەری ڕاپەڕینی ئازیز، من وەکو هەواڵێکی خۆتان، وەکو کوڕێکی بە ئەمەکی بە وەفای حیزبەکەتان چاومان لە پشتیوانی خوای گەورەیە لەگەڵ جەنابتان، پشتیوانیمان لێ بکەن بە پشتیوان خوای گەورە بەدەستی پاکەوە، چۆن لە کاری حیزبیدا لە کاری ئیداریدا خۆشبەختانە سەکەوتوو بین. هەمیشە هەوڵمان نەداوە دینارێکی حرام بێتە ناو جیفانمانەوە، بەڵێن بێ بەخوای گەورە لە پەرلەمانیش هەواڵێکی کارای خۆتان دەبین، دڵسۆز و بە ئەمەک دەبین بۆ خاک و نیشتیمانەکەمان، بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ هاوڵاتیەکانی دەڤەرەکەمان. من وەکو نادری مەلاسەفی کاندید بۆ پەرلەمانی کوردستان ژمارەکەم 22 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵێن بێت دەبارە بەخوای گەورە ئەوەی کە لە دەستم بێت کاری خزمەتکردن بێت، ئەوەی هاوڵاتیانم پیان خۆش بێت ئەوە لە پەرلەمان جێبەجێ دەکەین. بەڵێن بێت بەخوای گەورە خزمەتکارێکی بە وەفا و بە ئەمەک دەبین بۆ سەرجەمتین و توێژەکان. بەڵێن بێت بەخوای گەورە بەشێک لەو موچەی پشتیوان بەخوا کە بچینە پەرلەمان دەیدەین بە چینی هەژار و فەقیر و کەم دەرامەت پێش مەگە قارەمانەکان، ئاسایش، پۆلیس، هێزەکانی ناوخۆ، کەمەندامانی سنگەر، براجوتیارەکانمان، هەواڵانمان لە سەرجەم چین و توێژەکان، گەنجان، خۆشەویستان، وەرزشکاران، ژنان، پشتیوانمان لێ بکەن پشتیوان بەخوا بچینە پەرلەمان، پشتیوان بەخوا و بە ئێوە دڵسۆز و کارا دەبین لە پەرلەمان، زیێپەنجەمان دیار دەبێت، دەمانەوێت پەرلەمان کارا بکەینەوە. ئەو وەزعی کە لە پەرلەمان هەبوو پێشووتر هەوڵ دەدەین پشتیوان بەخوا بیجێڕینەوە بۆ وەزعێکی تر. یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوان بەخوا لە 20دا سەرکەوتنی کەرنەڤاڵی سەوز بەڕێوەیە، یەکێتی کورسەکانی لە پەرلەمانی کوردستان پشتیوان بەخوا زیاد دەکا. هەوڵ دەین هەموو لایەکمان بە ئەمەک و دەسۆز بن بۆ گەلەکەمان، بۆ نیشتیمانەکەمان، بۆ دەڤەرەکەمان، بۆ هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان. دووبارە نادری مەلاسەفی کاندید بۆ پەرلەمانی کوردستان ژمارەکەم 22 سڵاو بۆ هەموو لایەکتان. سلااو بۆ ئێوەش یاخوا سەرکەوتوو بن ئینشاءڵا لە 4 ساڵی داهاتووە تان بینینەوە بە هەکبەیەکی پڕخزمەتەوە وەکو ڕاگەیانەکانیش چاودێرە بین بەسەرتانەوە. بینەرانی عزیزی کورسات نیوز، سوپاس بۆ ئێوەش کە تام کاتە لەگەڵمانە بن تا دیداری داهاتوو دواندنی چەند کاندیدێکی بەڕێزی تر. خواتان لەگەڵ بێت.